کە ئارەزوی ئەوە دەکەن کە فێری پیشەیەک ببن جا پیشەکە لە هەر بوارێکدا بێمە لە درێژەی تەورەکەدا لەسەر ئەو خولانە گفتوگۆ دەکەین بزانین خولەکان خۆیان لە چی و چیدا دەبینەوە و ئامانجی ڕێکخراوەکە لەکردنەوەی خولەکاندا چییە. هەڵبەت لەسەر ئاستی هەرێمی کوردستان بەڕێوەبەرایەتی ڕاهێنانی پیشەیەکانمان هەیە لەسەر ئاستی پارێزگاکان کەمە لەسەر ئاستی حکومی هەڵدەسن بەکردنەوەی ئەم خولە پیشەیانە بۆ فێرخوازان بەڵام لەسەر ئاستی ڕێکخراوەکانیش بە هەمان شێوە ئەوانیش چەندین خولی پیشەیی دەکەنەوە بە ئامانجی خزمەتکردنی گەنجان بە ئامانجی خزمەتکردنی فێرخوازان بۆەوەی کە فێری پیشەیەک ببن و لە داهاتوودا ببێتە سەرچاوەیەکی داهات بۆ خۆیان بەڵام ئایا لە ماوەی کارکردنی ئەم ڕێکخراوەدا ئەو خولانی کە کردویانەتەوە لە ماوەی ڕابردووە ئەمان توانیویانە ئەو فێرخوازانەی کە لە ڕێگەی ئەمانەوە فێری پیشەیەک بوو بێتن لە داهاتوودا یاخود ئێستا توانی بێتیان بیکەنە سەرچاوێکی داهات بۆ خۆیان و پیشەکان لە ڕێگەی ئەو پیشەیەوە سەرچاوێکی داهاتیان دەستکەوت بێت یاخودنا. لەگەڵەوەشدا باز لە کار و چالاکیەکانی ئەم ڕێکخراوەش دەکەین وزانین کار و چالاکیەکانیان بە شێوەیەکی گشتی خۆی لە چیدا دەبینێتوانێت ئەو بوارانی کە ئەمان کاری تێدا دەکەن بوارەکان چی لە خۆ دەگرێەوە سنووری کارکردنی ئەم ڕێکخراوە لەکوێ هەتا کوێ ئایا خزمەتکردنی ئەم ڕێکخراوە تایبەتە بە سنووری دەڤەری ڕاپەڕین یاخود ئەوە تا تەواوی کوردستانە. گفتوگۆ لەسەر بابەتەکە دەکەین لەگەڵ بەڕێز ئەحمەد حەسەن کە بەڕێزیان سەرۆکی ڕێکخراوی گەنجانی ڕاپەڕین و بەشێکی ڕاستەوخۆ لە ڕاپەڕینەوە لەگەڵ ئێمەدا ئامادەیە. کاک ئەحمەد بەیانیت باش و سپاس بۆ بەشداریکردنت لە بەرنامەکەدا. پێش ئەوەی کە دەست بە گفتوگۆکانمان بکەین باوەکو سەرەتایەک راپۆرتێکمان ئامادەیە لەسەر ئەو خولانەی کە لە ماوەی ڕابردوودا کردوتانێتەوە با بێکەوە بینەر و بیسەری راپۆرتەکان بین دواتر دەست بە گفتوگۆکانمانەکەین. ڕێکخراوی گەنجانی ڕاپەڕین لە شاری قەڵاتجێ ماوەیەکە کراوەتەوە و لەگەڵکردنەوەی دەرگای ڕێکخراوەکە چەندین خولی پیشەیی جۆرە و جۆریان کردوتەوە بۆتە دەواازەیەک بۆ پەرەپێدانی توانای گەنجان لە سنوورەکە و ڕۆژانە 132 کوڕ و کچ ڕوو لا بەشە جیاجیەکانی ئەو ڕێکخراوە دەکەن. لە خولی خایەتی بەشداریم کردووە کە خولێکی زۆر باشە نزیکەی مانگێک بەشداریم کردووە وەکو شتێک کۆتایی پێ نەهاتووە بەڵام من دەتوانم ببم بەخاوەم پیشەی خۆم وەکو خۆم و هەم من هەم کچەکانی تریش ئێمە زۆر جوان فێر بووین لێرە درگایەکی زۆر باش هەم بۆ گەنجان هەم بۆ تەمەنەکانی تریش کە بە کەڵکە و کراوەتەوە شتێکی زۆر جوان و باشی تێدا دەبینم هەم لەوەدا هەم لە لایەنەکانی تریشەوە کە دەتوانین فێری شتمان دەکەن فێری ئەتەکێتی قسەکردن فێری ئەومان دەکەن کە چەندەها چالاکی بکەین لێرە هەر ئەوە نەبێت کە لەو بەشەدا ئێمە دەرز بخوێنن یاخود خزمەتمان بکەن و وەکو دیارە کە لە قەڵاتجێ هیچ شوێنێک نییە کە حکمی بێ یاخود کەرتی تایبەت بێ بتوانین تەحیم بین لەوێدا ئیش بکەین یاخۆ شتێک لەبەر ئەو ڕێکخراوانە ئیشێکی زۆر باش دەکەن کە ئەو دەرفەتانیان بۆ ڕەخساندوین کە ئێمە بتوانین فێری پیشەیەک بین کە لە داهاتوودا خزمەت بە خۆمان بکەین. وەڵام من وەکو فێرخوا سوورێکی چاکم بینیوە توانم ئەلە خولە فێری زمانەکەی بم فێری پەرە بە توانەکانی خۆمەوەدا کە پلانمە بێ بۆ داهاتووم چی بکەم یاخود چی شتێکمە بێ بیکەم لە داهاتوومدا خوێنکاری زانکۆ باشجا بمە لەو خولەیدا تۆ وانم مەسوول لە زمانەکەی ببگرم بۆ منە ئێستا ئەمن ئەسمە کۆمپانیایەکی وەرم دەگرێت پێویستیان بە سیدی و شتە ئەتوانم بەڵام زمانەکەم بەقەوە یاخود سیدیەکی خۆمیان بۆ بنێرم بۆی داهاتووم پێوە بە جوانی بەڕوو پێش بەرم. ڕێکخراوی گەنجانی ڕاپەڕینکاری گرنگی دانیتەواوە بە توانای و گەنجانەی کە لە هەر بوارێکدا بەهرەیان هەیە لە ڕێکردنەوەی خولی پیشەیەوە بۆتە دەواازەیەکی گرنگ تا گەنجان و لاوان بۆ ڕەخساندنی هەلی کار و گەشەپێدانی توانا و خولیاکانیان پشتی پێ ببەستن و بە ئومێدن لە داهاتوودا ببن بە خاوەن پیشەی ڕاستەقینەی خۆیان.
هەرچەندە ئێمە وەکو خوێندکاران و گەنجان لە شاری قەڵازێ خۆشەویست تەنانە دوای تەواوکردنی زانکۆ پەیمانگاکانیش هەلی ئەوەمان نییەکەوە زۆر لە کەرتی حکومی و کەرتی تایبەتدا کار بکەین بەڵام ئەو هەمیشە لە هەوڵی ئەوەدا بووەکەوە وابکە گەنج پشت بەخۆی ببەستێت لە چەندین خولی بۆ بەهێزکردنی گەنج کردێتەوە لەوانە درومانی کەوا خۆم بەشدار بووم هەروەها خولی داتابەیس بەڵ بەڕاستی ئەمە زۆر کاریگەری هەیە لەبەر ئەوی ئافرەت بە تایبەتی لە سنووری قەڵازێ تەنها لە ناو چوار دیواردا بەڵام کاتی ئەم خولانە دەکرێنەوە لە ئافرەت دەکاتکەوە بەشدار بێت پشت بەخۆی ببەستە نەک تەنها ئەوەی کە لە ژوورێکا بێت و چاوی لە دەستی پیاوە بێت بەڵکو وا دەکات ئافرەتانیشان بەرشادی پیاوان پشت بەخۆیان ببەستن شارەزاییان هەبێت لە بوارە جیاجەکاندا تەنانەت لە زۆر بواری تری جاست دەرکەوتو بن لە سنووری ئیدارەی ڕاپەڕین بێکاری گەنجان و نەبوونی کار لە کەرتی گشتی و حکومی وای کردووە ژمارەیەکی زۆر لە گەنجان بیر لە جێهێشتنی شارەکەیان بکەنەوە و بەشێکیان کۆچ بۆ دەرەوەی وڵات بکەن و بەشێکی دیکەشیان بە ناچاری پەنا بۆ پارێزگاکانی دیکەی هەرێمی کوردستان دەبن. ئیبراهیم عەبدوڵڵا گەلی کوردستان قەڵاتجێ. بەڵێ دەسەکەین بە گفتوگۆکردنی بابەتەکەەوە گەڕێمەوە لای کاک ئەحمەد. کاک ئەحمەد دووبارە سڵاو لەبێ هەڵبەت گوێبیستی راپۆرتەکە بووین و راپۆرتەکەمان بینی کە کۆمەڵێک خاڵی گرنگی تێدا بوومە دواتر لە درێژەی تەورەکەی گفتوگوی لەسەر دەکەین بەڵام پێم خۆشە وەکو سەرەتایەک باسێک لە دامەزراندنی ڕێکخراوەکە بکەین بزانین ڕێکخراوەکە مێژووەکە ئەگەڕێتەوە بۆکەی ماوەی چەند ساڵە دەست بەکار بوون و ئامانج لە دامەزراندنی ئەم ڕێکخراوە لای ئێوە چییە؟ بانیتان باش باشتر بیسەران و بیرەنانتان باش هیوادارم هەموو لایەک تەندروست باش بن. ئامانج لە دروستکردنی ئەم ڕێکخراوە و بنیادنانی ئەم ڕێکخراوە بریتی بوو لە خزمەتکردن و پەروەردەکردنی گەنج لە سنوورەکەدا کە بەداخەوە ئێمە لە 2021 دیراسەیەکی ورتمان کرد لەسەر چۆنەتی خزمەتکردن بۆ بواری گەنجان کە سنووری ئێمە بەداخەوە ئیدارەی ڕاپەڕین کە پشدەر خۆم لە پشدەر دادەنیشین بەڵام ئێمە جیاوازیمان نەکردو لەسەر جیاوازی کارکردمان لە سنوورەکەدا بە خۆشحاڵیەوە تا حاجیاواش ئێمە کار و چالاکیمان هەبووە بەڵام دوای دیراسەکردنێکی ورد بڕیارماندا کە لەگەڵ چەند گەنجێکی ئازیز و خۆشەویست کە ئەم ڕێکخراوەدا مەزرێنین بیکەنە ڕێکخراوێک بۆ ماڵی گەنج بۆ ئەوەی کە بتوانێت گەنج خۆی دەم ڕێکخراوەدا بتۆزێتەوە و لەم ڕێکخراوەدا بتوانێت کە پەرە بە توانایەکانی بدرێەوە پەرە بە ئەو خولیانەی بدرێت کە خۆی عەزی پێ دەکات. بەڵێ باشە کاک ئەحمەد توانیتانە و ئامانجە بپێکن کە لە پێناویدا دامەزراون. بە خۆشحاڵیەوە دەتوان بڵێم 150 توانیمان لەبەر ئێمە پار لەسەر بابەتی مادەی هۆشبەر کارمان دەکرد کە بەداخەوە مادەی هۆشبەریش یەکێک بوو لە ئەو بەڵانەی کە بەسەر دەڤەرەکەماندا بجگە لە کۆچی گەنجان کە پار سیرمان کرد ڕێژەیەکی زۆری ئاڵوودە بوو بازرگانیکردن و تەنانەت مێر منداڵیش تێوەگلابوو لەو کەیسەدا بە خۆشحاڵیەوە کە ئەم ساڵ چەند ڕۆژێک پێش ئێستاش کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیمان هەبوو داتایەکمان بڵاو کردەوە لەسەر مادەی هۆشبەریش کە بە خۆشحاڵیەوە من ئەوە زۆر دڵخۆش کردم کە کەیسی مادەی هۆشبەر لە 106 کەیسەوە توانراوە بێتەوە 33 کەیس کە مای خۆشحاڵیە لە نیوەی کەمتریش کەمتر بۆتەوە ئەم بابەتە کە ئەمەش خۆی لە خۆدا دەلالەت لەوە دەکا کە ئێمە توانیمانە لە ڕێگای زنجیرەیەک سیمینارەوە کە لە خوێندنگە ئامادەیەکانی سنوورەکەدا بەڕانیە و بە چواقڕنەوە بە عاجیاوە بە قەڵازێ و بە سەنگەسەر و ژاراوە ئەنجامماندا بە خۆشحاڵیەوە توانیمانە گەنج تێبگەێنین کە ئەم مادەیە مەترسیدارە ئەم مادەیە مادەیەکی کاولکاریە ئەم مادەیە دەبێتە هۆی داڕوخانی ژیانی خۆی و بنەماڵەکەی. بەڵێ جا کاک ئەحمەد ڕەنگە زۆر ڕێکخراوی تر هەبێت کە کار لەسەر گەنجان دەکات بەڵام دەکرێت جیاوازی ئەم ڕێکخراوی ئێوە لەگە ڕێکخراوەکانی تردا بزانین چ جیاوازیەکی هەیە لەگە ڕێکخراوەکانی تردا دەکرێت بڵێن ئەم ڕێکخراوی ئێوە ئەو کارانی یاخودە و چالاکیانەی کە ئەنجامی دەدەن فرە ڕەنگە هەر وەکو بۆ شەیە کە باست کرد دەست بۆ زۆربەی بابەتە گرنگ و هەستیارەکانە بن بە دڵنیایەوە دەکرێت ئەم جیاوازی پێ بکەین چون ڕێکخراوی گەنجان ڕاپەڕین لە سەرەتای دروستبوونیەوە تا ئێستاش کۆمەڵێک دەست پێشخەری و کۆمەڵێک چاڵنجی کردووە کە ئەو پەڕی خۆشحاڵی لە سنوورەکەدا بۆ یەکەم جار بوو پار
توانرا دیداری چارەسەر و هیوا لە سنووری پشدەر ئەنجام بدەین کە لە مێژووی پشدەردا شتیوان نەکراوە بۆیە بۆ یەکەم جار بۆ ڕێکخراوێک بتوانێت دیدارێک لە ژێر ناونیشانی چارەسەر و هیوا کە بە خۆشحاڵیەوە توانرا پرۆسەیەکی سەرکەوتوو ئەنجام بدرێ و توانرا کۆمەڵێک بابەتی گرنگ و هەستیار شەن و تەم بکرێ لێوەدا کۆمەڵێک ڕاستپاردەی باشی لێکەوتەوە توانیمان ئەم ڕاستپاردانە کۆکەینەوە بیدێنە لایانی پەیوەندیدار بە ئاسایشی ڕاپەڕین بە ئیدارەی ڕاپەڕین بە لایانی پەیوەندیدارەکان کە ئەمە چاڵنجێکی یەکەم جار بوو کە ڕێکخراوێک لە سنووری ئیدارە ڕاپەڕین ئەم چاڵنجە بکە و ئەم دیبێت و سیمیارە ئەنجام بە. بەڵێ جا کاک ئەحمەد زۆر جار بەڵێ فەرموو قسەکە تاوکە. جگەل لەوەش ئێمە نەک ئەم دیدارە بگرە بۆ یەکەم جاریشە ڕێکخراوێک بتوانێت ناوەندێکی گەنجام کاتەوە بە ناوی ناوەندی گەنجانی پشدەر کە ئێستا خۆم لەم ناوەندە دانیشتۆمە عالیەنکە لەگەڵ جەنابتا قساکەم و ئەو ناوەندە بکەینە ماڵێک بۆ گەنجان کە لێرەدا کۆبنەوە دیبێت و سیمینار و دیالۆگی گەنجانە ئەنجام بدەن کە ڕۆژانە ئێمە هەفتەی 2 ڕۆژ ئەم دیالۆگەمان هەیە و جگەل لەوەش توانراوە بۆ یەکەم جار لە سنووری پشدەر خولی وێنە کێشام بکەینەوە کە زیاتر لە 28 گەنجمان بەشدارە بە خۆشحاڵیەوە 24یان ڕێژەی ژنە کە ئەمان مای خۆشحاڵیە بۆ ئێمە توانراوە ینی گرنگێکی زۆر بەژنام بدەین ئێمە لەم سنوورەدا. بەڵێ هەتا ئێستا کە کارتان کردو چالاکیانەی کە ئەنجامتان داوە کاک ئەحمەد لە سنووری دەڤەری ڕاپەڕی بۆ یاخودتوانی وتانە کە هەموو کوردستان بگرێتەوە. بەڵێ ئێمە لە سلێمانیش چالاکیمان ئەنجام داوە بەڵێ پارساڵ بوو لەسەر بابەتی مادەی هۆشبەر لە سلێمانیش هەمان چالاکیمان ئەنجامدا و ئەگەر توانامانە بێ و ئەو پشتیوانی کە سەهاتیەکان دەیکەن بتوانن زیاتیکەن و لێرەشەوە داواکارم لە حکوومەت یاریمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکان و ئەو کەساتیانی کە بەڕاستی دەیانەوێت پەروەردەیەکی عەقلانە لە تەواوی کوردستان و بەتای بە سنووری ئیدارە ڕاپەڕین کە بەداخەوە من زۆرترین ڕێژەی گەنجم کۆچ دەکەن لەم سنوورە کە ئەمەش نەبوونی هۆشیاریە لەسەر کۆچ یعنی ئێمە وامان لێ هاتووە تەنانەت کۆچ بە شتێکی ئاسایی تێگەشتی بەڵام کۆچ لێکەوتەی زۆر خراپیە کە بەداخەوە ینی ڕێژەی مینە لەم سنوورەدا ناتوانێت پرۆسی زەواجکە کە ئەمەشیان دووبارە جارێکی تر بەداوای لێبردنەوە بۆ بینەرانی ئازیزتان کە ڕێژەی ئافرەت تەمەنەکەی لاڵڕووی هەڵکشان هەڵدەکشێ کە دوجار ناتوانێت پرۆسی زەواج ئەنجامدا وە چەخستنەوە کەم دەبێتەوە کێشەی کۆمەڵایەتی زیاد دەکات. کاک ئەحمەد بە توێژینەوە هیچ توێژینەوەیەکتان ئەنجام داوە کە بە زانستیانە بۆتان ڕوون بێتەوانێت کە هۆکاری کۆچکردنی گەنجانی ئەو سنوورە بۆ چێگەڕێتەوە هەڵبەت لەسەر ئاستی کوردستان و عێراق کۆچکردن زۆرە بەڵام ئەو نێو ئامارێنەی کە خراوەتە ڕوو ناوچەی پشدەر و بە دیاریکراوی یان بڵێ بەگشتی دەڤەری ڕاپەڕین کۆچکردنی گەنجان زۆرە هیچ توێژینەوەی کە کراوە هۆکارەکەی بۆ چێگەڕێتەوە؟ بەڵێ ئێمە خۆی چەندان توێژینەوەمان کردووە چەندان بەدواداچوومان کردووە لەسەر ئەم بابەتە یەکەمیان دەگەڕێتەوە بۆ لایانی پەروەردەکردنی خێزان کە بەداخەوە ینی ئێمە باوکو دایک لە جیاتەوەی کە بتوانێت کە لێرەدا پرۆژەیەک شتێک بۆ مناڵەکەی جێبەجێکە یا لە ڕێگای چەند کەساتێکەوە چەند کارێکتەرێکەوە بتوان شتێک دروستکەن بۆ چەند گەنجێک کە خۆیان تێدا بدۆزنەوە مەشغوڵ بوون چون لە هەموو دنیایەکدا تۆ ناکرێت ڕێژەی تاعینات لە حکومەت زیادکەی ئێستا وڵاتی کۆکو ئێران کە دراوسێمانە 195 کەرتی تایبەتە 105 کەرتی حکومەتەکە دادەمەزرێ کە ئەوەش لە ڕێگای پەروەردەکردنەوە ئەنجام درراوە توانراوە ئەم ڕێژەیە تەرخام بکرێ بۆ کەرتی تایبەت و لە کەرتی تایبەت 195 خۆی بدۆزێتەوە بەڵام بەداخەوە لە سنووری ئێمە بە داوای لێبردنەوە بازرگانەکان هاوڵاتیان خۆیان نانەوێت کە لێرە پرۆژە ئەنجام بدەن نانەوێت کۆمەڵێک کارکەن کە گەنج تێدا سەرقاڵ بێ و خۆی بدۆزێتەوە لەبەرەوەی تۆ هەر گەنجێک بە تعدیلی وەگرە تا بەریتانیا 10,000 تقریبا $500 یا تقریبا $11,000 دەڕوا تۆ ئەم $11,000 کە چەند گەنجێک کۆی کاتەوە دەتوانێت پرۆژێکی بچووکی پێ بکەیت 50 گەنج 100 گەنجی تێدا کۆکەیەوە
بەڵام بەداخۆ تەنیا کە شتێک کە بیلێ دەکەنەوە باوکو دایک ناردنی ئەم گەنجەیە کە دوجار زەرەدە بۆ خۆشیان لەبەرەوەی خوانەخواسە لە دەریای جەدا لە دەریایان نۆکەندا دەخنکەی ئەوەتانێت لە ڕێگا زیانێکی پێگا یاوەتانە دوای چەند ساڵێک ناتوانێت بگەڕێتەوە بۆ لای دایک باوکی بە حەسرەتەوە لەوانێ دایکی یا باوکی سەربێتەوە تا دوجار کێشەی دەرونیش دووزەکان بابەتە هەم لە ڕوانگەی خێزانەوە هەم لە ڕوانگەی کارکتەری مینەوە کە ئەمەشیان دووبارە گرفتی گەورەی دروستکردۆ ناو کۆمەلگاکەدا چەندان کەس پرۆسی زەواجی هەڵۆشانە لەم سنوورە لە پێناوی کە بڕوا بۆ دەروی وڵات چون خێزانەکەی لەگەڵی نەڕۆیشتووە دوجار لێک جیابوونەوە خۆی بەتەنیا سەفەری کردەوە و ماوە مناڵەکە لێرە بەجێشتووە کە ئەمە دەگەێتەوە یەک بۆ خاڵی هۆشیاری دوو بۆ نەبوونی هەلیکار کەم لێرەوە داوا لە حکوومەت یاریمی کوردستان دەکەم داوا لە بازرگانە ئازیزەکانی سنوورەکە دەکەم کە بتوان لێرە چەند پرۆژێکی گرنگ و ئەساسی ئەنجام بدەن بۆی کە بتوانین ئەم گەنجانە بخینە سەرکار ئەم گەنجانە بخینە سەر ڕێڕەوێک کە خۆیان دروستکەنەوە لەبەرەوەی گەنج پێویستی بە دعمێکی معنەویەیە وە گەنج سەرمایەکە بۆ وڵاتە ناکرێمە هەر بڵین گەنج با بڕوە چون دوجار گەنج وڵات بنیاد دەنێتەوە گەنج سەرمایەکی وڵاتە بۆیە من داوا لە حکوومەت یاریمی کوردستان بازرگانان دەکەم کە پرۆژەکانیان بخەنە ئەم دەبەرەوە. بەڵێ کاک ئەحمەد لە درێژەی قسەکان تا و ئامانجی سەرەکی ڕێکخراوەکە و ئاماژەشت پێدا کە هۆشیارکردنەوەی هاوڵاتیانە و پێگەیاندنی گەنجانە. زۆر جار کە باس لە کاری ڕێکخراوەی و ڕێکخراوەکان دەکرێت ڕاستەوخۆ تێڕوانینی کۆمەلگا ڕەنگە بۆ ئەوە بچێت کە باسە کاری خێرخوازی بکرێت بەڵام ئەم ڕێکخراوەی ئێوە کار لەسەر گەشەپێدانی مرۆیش دەکات. گرنگی ئەم بابەتانە یاخود ئەم بوارانە گرنگی ئەم جۆرە ڕێکخراوانە لە کۆمەلگای ئێمەدا تا چەند گرنگە یان بڵێم تا چەند پێویستە کە کار لەسەر گەشەپێدانی مرۆیی بکات. من پێش هەموو شتێک ینی داوا لە هاوڵاتیانی عەزیزەکەم ئەمە مایەوە نییە بڵم کاری خێرخوازی نەکەن بەڵام پێش هەموو شتێک پەروەردەکردنی عەقڵ زۆر لە کاری خێرخوازی و باهاکانی تاک گرنگترە لەبەرەوەی پەروەردەکردنی عەقڵ دەبێتە بنیادنانەوەی کۆمەلگایەکی تەندروست و کۆمەلگایەکی پێشکەوت و خواست کە تۆ سەیری سنگافورەکە تەنیا لە ڕووی پەروەردەکردنەوە دوای 30 ساڵ تەماشا ئەم سنگافورەیە کە نە سامانی کانزاییەیە نەیف سامانێکی ترێت تەنیا لە ڕووی گەشت گوزارەوە توانیوتی بگاتە سنگافورێک کە زانکۆکەی لە ڕیزبەندی پێنجەمی جیهانە پاسپۆرتەکەی بۆ 100 وڵات بەبێ فیزە دەخوا سەدان تریلیۆن دۆلاریشی لە بانکەکانی جیهاندا یەدەگا کە ئەمە تەنیا لە ڕێگای پەروەردەکردنی عەقڵەوە کراوە بۆیە من داوا لە هاوڵاتیان دەکەم بەتایبەت کە ڕێکخراوێک کە لە بواری کاری مرۆیی و پەروەردەکردن کار دەکا زیاتر سەپۆرتیکەن زیاتر پشیرکەن بۆی کە ئێمە کۆمەلگاکەمان بخێنەوە سەر شادەماری ڕێڕەوە ڕاستەکە نەک ئەوەی کە تەنیا بە کاری خێرخوازی کار بکەین لەبەرەوەی کار خێرخوازی تەنیا بۆ چەند ڕۆژێک ئەم کەسە دەتوانێت سفر خوانەکەی بڕاستێنێتەوە بەڵام پەروەردەکردنی عەقڵ دەکرێت خۆشی و چەندان کەسی تریش پەروەردەکە بۆ کۆمەلگاکە بەرەمێکی جوانی هەبێت. بەڵێ باشە کاک ئەحمەد گەشەپێدانی مرۆیی کە یەکێکە لە کارەکانی ئێوە یاخود هەوڵەکانی ئێوە لەگەڵیشیدا خزمەتکردنی گەنجان لە ڕێگەی ئەم خولە پیشەیانەی کە دەکرێتەوە تانێت لەو ڕێگەیەوە خزمەتی گەنجانکەن بۆی کە گەنجان بتوان فێری پیشەیەک ببن و لەسەر پێخوان بۆسن و ببێتە سەرچاوەیەکی داهات بۆ خوانجا ئەکرێت باستێکی ئەو خولانەمان بۆ بکە خولە پیشەیانی کە دەکرێت هەڵبەت لە راپۆرتەکەدا چەند بابەتێک باس کرا خولی سەرتاشی تێدا بوو یان خولی زمان چ خولێکی تریت بە تایبەت خولە پیشەیەکان چی خولێکی ترتان کردوتۆر چ لە ماوەی چەند ساڵی ڕابردووە بڵێن لە سەرەتای دەست بەکاربوونتان و هەتا ئێستا لە چەند بواردا لە چەند خولی پیشەیەتان کردوێتەوە؟ بە خۆشحاڵیەوە ئێمە دەیان و چەندان خولی پیشەیەمان کردوێتەوە خولی فێربوونی موبایل خولی کۆمپیوتەر خولی زمانی ئینگلیزی خولی زمانی فارسی خولی دورمان بۆ خانمانی ئازیز و خۆشەویست کە ئێستا ئێمە خولێکمانەیە لەم چەند ڕۆژەدا کۆتایی پێدێنین کە 33 ژن بەشدارە کە هەمووشیان بوونە خەیاتێکی باش کە دەتوانن پشت بە خۆیان ببەسنی تر لەوە بەدووە پێویستیان بە داهاتی هیچ کەسێک نابێت داهاتی خۆیان نەبێت کامە بە خۆشحاڵیەوە و دوایین خولیشمان کە ئێستا کە ڕاگەیاندووە
خولی وێنە کێشانە کە بۆ یەکەم جار لە سنووردا بکرێتەوە کە بە خۆشحاڵیەوە 28 گەز بەشدارە لەم 28 24یان ڕێژەی ژنە. بەڵێ خولەکانتان بێ بەرامبەرە کاک ئەحمەد؟ بە دڵنیاەوە ئێمە تا ئێستا هیچ گەنجێک 1 سنتی نەداوە و بە جوانترین شێواز ئێمە لەم ناوەندە خزمەتمان کردوون بە هەموو ئیمکانەتێکەوە بۆمان دابین کردوون تەنانەت ئێمە گەشتی زانستیشمان بۆ ڕێخستون و بگرە گەشتێکی چوونە دەرەوەشمان بۆ ئەنجامداون کە تەنیا بۆی کە گەنج بتوانێت لەوە بەدوا بڕوای بەخۆ بێ گەنج بتوانێت بگەڕێتەوە ناو سەعای کۆمەڵایەتی و بتوانێت لە سەر پێخۆی بوەستێتەوە کە بە خۆشحاڵیەوە ئێمە جگەل لە خولەکان ئێمە هەفتەی 2 جار کە سەرتاش ئاماژەم پێکرد دیبێتێکی گەنجانە دیالۆگی گەنجانە کە هەر ئەم گەنجانە خۆیان گەنجمان هەبووە نەیتوانیەوە قسەکە بەڵام ئێستا سیمینارێسێکی بەتوانایە ئێستا قسەکەرێکی بەتوانایە ژنمان هەبووە کە ئەسڵەن شەرمی کردو قسە بکە بەڵام ئێستا ژنێکی بەتوانایە لە ڕووی زمانەوانیەوە لە ڕووی پێشکەشکردنی سیمیارەوە کە ئەمە خۆشحاڵی مای خۆشحاڵی بۆ ئێمە کە توانیمانە وا بکەین گەنج چکە لەوەی کە فێری خولی پیشەیی بێ خۆشی پەروەردە بکە. باشە کاک ئەحمەد جاکردنەوەی ئەم خولە پیشەیانە بەگشتی و ئەو گەشتە زانستیانش کە بەڕێستان ئاماژەی پێدەدەن کە بۆ فێرخوازەکان ئەنجامێدن هەڵبەت تێچوویەکی زۆری هەیە کێ لە ڕووی مادیەوە هاوکارتانە کێ سپۆنسەرتانە؟ وڵای ئێمە بە خۆشحاڵیەوە ینی لە سەرەتای کارکردنمانەوە مەکتەبی ڕێکخراوە دیموکراتەکان پرۆژەی ڕوبەڕبوونەوەی مادەوەژبەری بۆ جێبەجێکردین کە بە سوپاسەوە و دواتریش چەندان کارێکتر و چەندان کەسایەتی تر دامی ئەم ڕێکخراوەیان کردووە کە بە خۆشحاڵیەوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان سەرمەشقی دەستگیرۆی ئەم گەنجانە بۆ کە لەم ڕێکخراوەدا کار دەکەن و خولەکان بەڕێوە دەبین یا کار و چالاکان بەڕێوە دەکەین. من لێرەوە سوپاسی هەموو ئەو کارێکتەرە سیاسی و ئەو کارێکتەران دەکەم کە تا ئێستا هاوکار بوون و هاوکار دەبن و سوپاسێکی بێپایانم بۆ هەموو ئەو گەنجە خۆشەویستیانە هەیە کە لەگەڵ ئەم ڕێکخراوەدا کار دەکەن کە بەڕاستی جێگای خۆیەتی ئاماژەیان پێ بکەم خۆنەویستانە دڵسۆزانە خەمخۆرانە و بێ بەرامبەر تا ئێستا خزمەتیان کردووە کە ئەو پەڕی شانازیم بۆ من و دەبەرەکەش کە گەنجی وا دەبینی ماوەی 4 ساڵە لەم ڕێکخراوەدا کار دەکا بە هەموو توانایکی خۆیەوە بۆی کە بتوانێت سوودێک بگەێنێ بەم کۆمەڵگایەدا. بەڵێ ئێمەش دەستخۆشیمان هەیە بۆ هەر کەسێک کە خزمەتی گەنجام بکە یاخود فێرخوازان بکات یاخودەوە تا بە هەر ڕێگەیەک بێ بتوانێت خزمەتی گەنجام بکات. جا کاک ئەحمەد ئەو خولانی کە ئێوە ئەیکەنەوە هیچ پێوەرێکی دیاریکراوتان هەیە بۆ ئەو فێرخوازان کە بەشداری دەکەن لە ڕووی تەمەنەوە بێ یاخود لە ڕووی ئەوەی کە ئایا ئەم فێرخوازە کاری تری هەیە لە کەتی تایبەت بیان لە کەتی حکومی بێ یاخود خوێندکار بێ ئەتوانێت بەشدار بێت و ببێتە فێرخوازێک لێ بۆی فێری پیشەیەک ببێت؟ ئێمە تا ئێستا هیچ جیاوازێکمان بە بەشداربووان نەکردووە تەنیا خوار تەمەنی 13 ساڵ وەرمان نەگرتووە لەبەرەوەی هەندێک پیشەیە خوار تەمەنی 13 ساڵ ناتوانێت سوودمەند بێ لەبەرەوەی کاتەکەی لەوانێ بۆ گونجاو نەبێ بۆیە هیچ مەرجێکماندان ناوە خوێندکار بێ یا خوێندکار نەبێ یا لە سلکێکی حکومی داوام بکە ئێمە بەبێت جیاوازی گەنجانمان وەرگرتووە بێ ئەوەی کە هیچ جیاوازێکی ڕەنگ و دەنگ و شتیوا بکەین. بەڵێ ئەو خولانێکێکەنەوە لەسەر چ بنەماکەیکەنەوە کاک ئەحمەد ئایا لەسەر بنەمای بازاڕی کار ئەیکەنەوە یاخود لەسەر بنەمای داواکاری یاخود خواستی هاوڵاتیانی ئەو سنوورە خواستیان لەسەر چ جۆرە خولێک هەبێت ئێوە ئەو خولانیان بۆکەن یاخودەوە تا پێش بە بازاڕی کارە بەستن؟ ئێمە بەتایبەت بۆ ژنانی ئازیز کە خولی دوورمانمان کردەوە زانیمان کە ژن ئەتوانێت لە ماڵیشەوە داهاتێک بۆ خۆی بەدەستبێنێ بۆیە خولی دوورمانمان بۆ پێشنیارکردن و بە خۆشحاڵیەوە 33 ژن بەشدارە کە دواتر ئەمە دەگەڕێتەوە خۆی لە ماڵەوەش دەتوانێت خەیاتەکەی خۆی بکە دوورمانەکەی خۆی بکە و دەتوانێت دەسمایەکی باشیش بۆ خۆی پەیدا بکە ئەوە لەگەڵ ئەوەشدا خولی سەرتاشی بۆ گەنجانی خۆشەویست ئەمیان گەنجیش دەتوانێت لەم ڕێگەیەوە خۆی دوکانێک دابنێ لە دوکانێک کار بکە کە ئەمیش خۆی باشترین کار بۆ کە ئێمە بۆمان دەستەوە خولی کۆمپیوتەر کە دوجار کۆمپیوتەریش سوودێکی باشی ئایتی
و لەگەڵ موبایل ئەمەشیان باشترینە ئێمە بەنیازیشین خولی شێف یا چەنا خولی تر کە لە پرۆگرامی ئێمەدا بە تەماین ئەنجامی بدەین ئینشاءڵڵا یەواش یەواش کە خولەکانی ئەم وەرزەمان تەواو کاک ئەحمەد لە دوای خولەکان ئێوە هیچ هاوکاریەکی تری ئەو فێرخوازانەکەن کە ئەگەر بیانەوێک دوکانێک دانێن یاخود بابەتێ بۆ منەگە بێ ببێتە خەیات ئێوە ئامادەنەوەی کە یعنی لە تواناتانە هەیە کە مەکینەکەی بۆ بکڕیانی لە دوای خولەکان هیچ هاوکاریەکی فێرخوازەکانەکەن؟ وڵی بەداوای لێبوردنەوە ئێمە بودجەیەکی وامان لەبەردەست نییە بتوانین هەموو هاوکارێکیان بکەین بەڵام تاوای پێمان کرابێت کە دوومانە و داواش لە هاوڵاتانی عزیز و کارکتەرە سیاسی و کارکتەرە کۆمەڵایەتیەکانی سنوورەکەمان دەکەین هاوکارمان بۆی بتوانین ئەوانەشیان بۆ دابینکەین بۆی بتوانین کە تەنانەت پێویستەکانی سەرێکیشان بۆ دابینکەین تەنیا خوان لەسەری کار بکەن. بەڵێ پێدانی بڕوانامەکان هەڵبەت لە کۆتایی هەموو خولێکدا بڕوانامەیەکیان پێ دەدرێت ئەو بڕوانامانە تا چەند باوەڕ پێکراوە؟ تا 100% لەبەرەوەی ئێمە ڕێکخراوێکی ناعقمین مۆڵەتی فەرمیمانەیە و لە ڕووی زانستیشەوە مامۆستای خولەکە بڕیار دەدا ئایا ئەم بەشدار بووە تا چه ئاستێک باش بووە ئەم بەشدار بووە پلەی چی بەدەستێناوە ئایا یەکەم بووە ئایا دووەم بووە یا سێم بووە ئەم لەسەر بڕوانامەکەی دەنووسرێ و بڕوانامەکە مۆری تایبەتی ڕێکخراوەکەی پێوە دەبێت. بەڵێ دەست و چاوت خۆش بێ کاک ئەحمەد لە کۆتاییدا لەسەر خولەکان بەگشتی و لەسەر کاری ڕێکخراوی بەڕێستان هیچ شتێک ماوە کە باسمان نەکردوێ پێتان خۆش بە باسیکەن ئەگەر بە کورتی بێ من سوپاس دەکەم. وڵای من سوپاسی ئەوەی بەڕێز دەکەم سوپاس بۆ کەناڵی ئازیزی گەلی کوردستان کە هەمیشە لەگەڵمان بە بۆ کار و چالاکەمان سوپاسێکی بێپیانمانەیە بۆی ئەوەی بەڕێز لێرەشەوە داوا دەکەم لایەنی پەیوەندیدا چه عقمی چه حیزبی چه کەسایەتی کارکتەری کۆمەڵایەتی دەستگیرۆی ئێمە بن و پشتیوانی ئێمە بن سەپۆرتی ئەم ڕێکخراوە بکەن بۆی بتوانین کاری گەورەتر و کاری باشتر بکەین بۆی بتوانین ئەم کۆچەی کە ئێستا بەلێشەوە من ناوم لێناوە کۆڕە و کە لە کۆڕەوی ساڵی 1990 دەچێت چون تۆ لە ماوەی 2022 تا ئێستا 7000 گەنج لە پشت دەر کۆچی کردبێ ئەمە کۆڕەوە نەک کۆچ چون کۆچ ڕێژەی هەیە ڕێژەیەکی تعدیدیە کە لە ڕووی نێودەوڵەتیەوە پێدەوترێ کۆچ نەک ئەم کۆچە بەلێشاوە بۆیە بتوانین ئەم کۆچە خاوکەینەوە ئەم کۆچە سەبر هێواشکەینەوە گەنج لێرە خۆی بدۆزێتەوە لێرە پێش بەخۆی بەسێ ببێتە سەرمایەکی باش بۆ بنیادنانەوەی ئەم کۆمەلگایە چون لەبیرمان نەچێت پشدەر دوو جار قوربانی داوە با نەبینە سێم جار با نەبینە ئەوەی کە ئەم خوانەخواسە لێکترازانی خێزانی گەورە دروست بێ من دووبارە سوپاسان دەکەم سپاس بۆم دەرفەتە سپاس بۆم چاوپێکەوتنەکە سپاس بۆ بەڕێزیشتان کاک ئەحمەد ماندوومان کردی بە ئومێدی کاری باشتر و بەردەوامی زیاتر و خزمەتکردنی زیاتری گەنجانی دەڤەری ڕاپەڕین و تەواوی کوردستان بەڕێز ئەحمەد حەسەن کە بەڕێزیان سەرۆکی ڕێکخراوی گەنجانی ڕاپەڕین و بەشەیەکی ڕاستەوخۆ لە ڕاپەڕین و لەگەڵ ئێمە دامادە بووی زۆر سپاس بۆ بەشداریکردنت. بەڵێ خۆشەویستان یەکێکی تر لە